هەرسا ئەو بەزمە دەبینەوە زەحمەتم بماندنی. تەحسین تەها خاوەن پێداویستی تایبەتە لە قەزای هەریر. ماوەی 17 ساڵە ژمارەی زەوی پێدراوە و چاوەڕێی ئەوە دەکات ببێتە خاوەن پارچەیەک زەوی، بەڵام هیچ زەویەک بوونی نییە و ئەوەی هەیە تەنها ژمارەی سەرپارچە کاغەزێکە. بەخۆی برام لە 2007 مافن فۆتاوی ئەو پارچە زەویانە لە 2007 چەند سارەکە تا ئێستا لە 2007 هەرە بەسە بێزار بین هەرچی دایرەیەکەن کاکە ئەو پارچە زەویان لۆ نادەنەمە سەبرەشی بگرین ئەو چەند محافەزە بگۆڕێت چەند مدیر شارەوانی بگۆڕێت چەند مدیر نەعی بگۆڕێ هەر دەرە سەبری بگرن سەبر بگرن هەتا ئێستا پارچە زەویە نادەنەمە. لە قەزای هەریر زیاتر لە 1000 کەسی دیکە بەم شێوەیە ژمارەی زەویان پێدراوە و وەک خۆیان دەڵێن لە ماوەی ئەو 17 ساڵەدا بەشێکیان کڕین و فرۆشتنیان بە ژمارەی زەویەکانیان کردووە و بەشێکیش لەوانەی دەستڕۆیشتوو بوون لە هەولێر زەویەکانیان وەرگرتووە. وەڵی کاتی خۆی 2007 ئەو عەردانە تەوزیع کران ئەوی مەقسەدیان با ناویانن